هەر سەبارەت بە گرتوخانەی گوانتەنامۆ کە لە دوای هێرشەکانی 11 سپتێمبەرەوە ئەو گرتوخانەکرا و هێرشەکەی ئەمریکا بۆ سەر ئەفغانستان ژمارەیەکی زۆر لەو شوێنە زیندانی کراون. ئێستاش لەگەڵدا بێت کە ژمارەێک زیندانی لەو شوێنەدا ماون دەگوترێن ژمارەیان 30 کەس دەبێت. بۆچی تاوەکو ئێستا ئەم گرتوخانەیە دوای 21 ساڵ دانەخراوە؟ بۆچی ئەمانە تاوەکو ئێستا دادگایی نەکراون یاخود دادگای کراون و لەوێ ماونەتەوە؟ لەسەرم بابەتە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز جێمس کۆنێڵ پارێزەری گیراوانی گوانتەنامۆ قسە دەکەم کە لە گوانتەنامۆوە لەگەڵم دەبێت. بەڕێز جێمس، ئەم کاتتان باش، بۆچی تاوەکو ئێستا و دوای 21 ساڵیش هێشتا ئەو گرتوخانەیە هەر ماوە؟ سڵاوتان لەبێت، زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ ئەو خواستەتانە بۆ لێکۆڵنەوە لە زیندانی گوانتەنامۆ. زۆرێک لە زیندانیەکانی ئێرە تاوەکو ئێستانێکە ماونەتەوە بۆی دوو هۆکار. هەندێک لەوان لەلایەن هەموو ئاژانسەکانی ئەمریکاوە مافی دەرچوونیان لەو زیندانە هەیە، بەڵام هێشتانێکە لێراننا زیاتر لە 2 دێە زیندانی کراون. هەندێکی دیکەیان سزادراون بەهۆی ئەو سەربازیانە و لەلایەنە سەربازیەکان کە لەلای ئەمریکاوە جێگای تایبەتن و یاسای تایبەتیان هەیە، هەرچەندە ئەوان زیاتر لە 20 ساڵە لێرن بەڵام زیندانی کراون. ژمارەیان چەندە ئێستا؟ چەند زیندانی لەوێ ماون؟ 30 زیندانی ئێستا لێرە هەن. باشە، دەگوترێت سەر ڕای پارێکی زۆر کە لەو گرتوخانەیە خەرج دەکرێت بەڵام هێشتا داناخرێت و ناگوازرێنەوە. ئەمە بۆچی؟ زیاتر بەهۆی سیاسەتی ئەمریکا دوای 11 سپتێمبەر ترسێکی زۆر لە ئەمریکا بڵاو بووە. ئەمەش بووە هۆی دوو پێشێلکردنی دوو یاسای نێودەوڵەتی یەکەمیان دامەزراندن و کردنەوەی زیندانێک بوو تەنها بۆ موسڵمانە سونیەکان، دومینیان ئەوە بوو کە هەوڵ دەدرا ئەم خەڵکە لە دەرەوەی یاسا نێودەوڵەتیەکان پارێزراویان لێ بکەن و هەروەها لە شوێنێکی زیندانی بیان پارێزن. ئەوانەی ئێستا کە لەوێ زیندانین ژمارەیان 30 کەسە خەڵکی کوێن؟ زۆربیان خەڵکی یەمەنن، هەندێکیشیان خەڵکی ئێرانن وەک ئەوەی کە من نوێنەراتی دەکەم و هەندێکی دیکەیان لە سعودیا وڵاتانی دیکەن. ئەوانەی کە تۆ نوێنەراتیان دەکەی ئەوان بۆچی تا ئێستا ئازاد نەکراون؟ هۆکارەکەی چی بووە؟ یعنی ئەوان لەسەر چی زیندانی کراون؟ بەڵێ، ئەوەی کە من نوێنەراتی دەکەم یەکێکی لەو پیاوانەیە کە لە CIA و لە 3 ساڵ لە لانسیایە ئەوە زیندانی کراوە لە نێوان 2003 بۆ 2006. هیچێک لەو پیاوانەی کە کراونە ئەو پرۆگرامی کە سزادراون هیچیان ئازاد نەکراون، تەنیا یەکیان ئازاد کراو. هەموو ئەوانەی دیکە لێرە ماون و هەوڵ دەدرێت بۆ ئەوەی بڕیاری ئەمریکا بۆ سزادانی ئەم خەڵکە بشاردرێتەوە. باشە، ئەوانەی کە لەوێ زیندانی کراون هەموو ئەوانن کە پەیوەندیان بە ڕووداوەکان 11 سپتێمبەرەوە هەیە یان جیاوازن؟ جۆرەها کەس لەو گرتوخانەیە هەیە؟ زۆربەی ئەو پیاوانەی کە لێرن لە گوانتەنامۆ بە هیچ شتێک سزا نەدراون، نزیکەی 2 لە سەر 3 ئەمانەی هیچ سزای چەم سەردانسپێن و وا هەروەها یاسا دەرکراوە بۆی ئازاد بکران و هیچ مەترسێک و هەڕەشەیەکیان بۆ سەر هیچ کەسێک نییە لەلایەن هەموو ئاژانسەکانی ئەمریکاوە. ژمارەیەکی کەم لەوانە سزادراون بۆ لەلایەن چەند لایەنێکی سەربازیەوە بەهۆی سزای تاوانی جەنگ. ئەوەی کە تۆ دەیبینیت باشە، ئایا ئەوانە بەڕاستی تاوانبارن یاخود نا؟ زۆر سەختە بتوانین ئەم قسەی بکەین چونکە زۆربەی ئەم بەڵگانەی
لەم کەیسانەتەوە بەهۆی سزادانەوە کۆم کراوەتەوە ئەمە بشێوێک نییە کە پۆلیس دەچێت و لێکۆڵینەوە دەکات و پشتڕاستی دەکاتەوە ئەمە تاوانبارە یاخود بێت تاوانە لە جبرێ ئەمە ئەمریکا بڕیاریداوە ئەم خەڵکانە بەوەی یاسا ئاساییەکان و سزان بدات لە بریە ئەوەوە زیندانی کردن و لە زیندانیەکی شاراوە بۆ زیاتر لە 20 ساڵ زۆر سەختە بتوانین بزانین ئەوەی کە ئەوان لێرە ئەمانە بۆ براونەتە گوانتەنامەوە لە شوێنی تر نییە بابن لە ئەمریکا شوێن نییە زیندانیان بکەن ئەگەر بردرابانە ئەمریکا ئەو یاسانێکە لە ئەمریکا هەنەوەکو دەستوری ئەمریکا مافەکانیانی دەپاراست ئەوان لە گوانتانامۆ زیندانی کراون بۆ ئەوەی بۆشاییەک هەبێت لە دەرەوەی ئەمریکا کە دەکرێت ئەوان بۆ ئەوەی سزای تایبەتیان مەسەردا سەندێت زۆر باشە لەوێ مامەڵەیەکی دروست لەگەڵ ئەو زیندانیانە دەکرێت مادام لەوێ لە دەرەوەی یاساکانی ئەمریکا براون بۆ ئەوێ ئەم پیاوە مامەڵەکردنی شتەن دروستە لەگەڵیان ئەم زیندانیانە بە زۆر شتی سەختدا تێپەڕێون بە سیستەمێک زۆر سەختدا تێپەڕن کە ئەمریکا تاوەکو ئێستا هەبوو بی ئەمیش پرۆگرامی ئازاردانی CIA سزادانی سزادانە لە گوانتانامۆ زۆر شت نەگۆڕاوە هەرچەندە توانیویانە هەندێک لە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان سەردانی ئەم زیندانیان کردو بەڵام بە تێپەڕبوونی کات دۆخەکە گۆڕاوە بەڵام هێشتا زۆر سەختە زۆر باشە سپاس بۆ بەڕێز جێمس کۆنێل پارێزەری جیراوانی گوانتانامۆ کە لە گوانتانامۆ لەگەڵمان بووی